لە مادەی 6 پڕگەی داڵە تەنها لەوێ هاتووە لە بابی زەواجە واتە لە بابی گرێبستی هاوسەریە هاتووە ئەڵێژن لەگەڵ پیاوە یەکسانە لەوێ هاتووە جێگەی کردوتەوە هەرچەندە من بەسەراحەت لەگەڵ ئەمەیانیم چونکە ئەمە شوێنی ئەم یاسایە نییە خۆ تۆ یاسایەکت هەیە یاسای ژمارە 170 ساڵی 1970 یاسای سەرماندن ئەبواە لەوێ جێگەی بکرێتەوە لەوێ جێگە چکە ئەمە شوێنی تایبەتی خۆیەتی بەڵام تۆ هاتی لە شوێنێکە باسیەکەی کە ئەسلام تایبەت نییە بەو یاسایە ئەمە لەلایەک بەڵام لە مەسائلەکانی ترە هەمووی هەردوو بە دوو ژن بەیەک ئەوە حسابەکرێ لە کاتێکە کە ئەبێ لەو کاتەیە هەردوو ژنەکەش بەیەکەوە خۆی لە یاسا هاتووە ئەڵێ لە مادەی 94 لەوێ هاتووە ئەڵێ شاید دەبێ بە ئینفراد بە تاکە بێنە ژوورە و تەکانیەوە جێ لای قاڵی بەڵام ئەکرێت لە مەسائلی ئەوەیە ژن هەردوو ژنەکە بێکەوە بێنە ژوورەوە شادە بۆ یەگەری کە شانشتێکی بیرچۆی تر بیری بخاتەوە ئەمە لێرە هاتووە هەرچەند من شتێتۆ دەستورێک هەیە لە دەستورەکەیە هاتووە دەڵێ ئەگەر هاتووە هەر یاسایەک دەرچۆ مخالف بوو لەگەر شەریعەی ئیسلامە ئەوە ئەو یاسایە جێبەجێ ناکرێ ئەوە نەکرێ لە دەستوریشە هاتووە خۆتان زان لە قورئانە هاتووە کاڵێ دوو شاد بە دوو بەیەک وەرەگیرێ کەواتە ئەگەر هاتووە ئەوش کرا لەوێ پێی وەرناگیرێ ڕاستە یاسا لێرە بێدەنجی نواندەوە بەڵام بۆ ئەی بۆ نەئەکرا بۆ نمونە لەو یاسایە باسی لەوە بکردایە کە شایەدی ژن وەکو پیاو یەک بەیەک بۆ باسی نەکردووە لەبەرچی باسی نەکردووە لەبەر ئەوەی بۆتمت دەستور ڕێگەی پێنادا دەستورەکەت ڕێگەی پێنادا لە دەستورەکەت هاتۆ پێ دەڵێ ئەگەر لەگەر شتێک مخالف و لەگەر شەریعەی ئیسلامەوەی شوێ ناکرێ ئەمە بابەتەکە هیچ حاکمێک ناتوانێت بە میزاجی شەخسی خۆی کار بکات تۆ قاضەکە یاسایەکی لایە ئەم یاسایە تۆ گەر هاتووە ئەم قاضی بڕیارێکی دەرکرد هەر قەرارێکی دەرکرد ئەو قەرارە مخالفی یاسا بوو یا یاساکەی جێبەجێ نەکردبوو تۆڕقێتانمانەیە تۆڕقێتانمانەیە چەند ڕێگەیەکە ئەیگوڕیت تاوەکو ئەچێتە محکەمەی تەمیزی باڵا لێوە بڕیارە بەڵام کەچەکە قاضی بڕیارێک لە سەرەتایە دەرەکە مدەی هەیە فترەی خۆی هەیە لەو فترەیە کە تەمیزی ناکاتەوە یا دوای ئیهمالێکە ئەو قەرارەوە لەسەر قاضیەکەکەم وەڵامە قازیش ئەکرێ قازیش وەکو هەموو ئینسانێک قابلە ئەکرێ هەڵە بکە ئیجتیهادات زۆرە لە مەسائلی یاسایە لەبەر ئەوە پێویستە کەسەکە وشیاری یاسایی هەبێ بتوانێت چۆن معالەجەی ئەو ئاکرێ گەر هاتوو بڕیارێک یا هەر کەسێک یا هەر کێشەیەک یاکەی بڕیارەکەی بەدڵ نەبوو توانێت تەمیزی بکاتەوە خۆی لە قانونی ئیسپاتە لە ڕاستیە باسی لەوە نەکردووە کە شایەتی نێوان ژن و پیا و جیا بکرێتەوە بەڵام عادەتی دەڵێ کە ئەگەر هاتوو نەسێکی تەشریعی نەسێک لە یاسا نەیتوانی معالەجەی وەزعێکی قانونی بکات دەگەڕێتەوە سەر مەبادی شەریعی ئیسلامی بەپێی قانونی ئەحوالی شخصی لەوەدا دەگەڕن سەر مەبادی شەریعی ئیسلامی لە مەبادی شەریعی ئیسلامیە ئەوەی کە لە فقها هەیە شایەتی دوو ژن بەرامبەر پیاوە قبوڵەکەن لە هەموو معاملەکانە چ معاملەکە معاملەیەکی لە فقهی ئیسلامی چ معاملەکە معاملەیەکی مادی دارایی بێ چ معاملەکە معاملەیەکی شرعی بێ لەس بینا لەسەر ئەساسە فقهیە ئێستاکە لەناو محاکم ئەحوال شخصیەت و شایەتی ژن بە شایەتی پیا وەرەگیرێ بەڵام کە بگەڕێت سەر مەبادی ئەساسی قانونی ئیسپات لە ڕاستیە قانونی ئیسپات جیاوازی نێوان ژن و پیاوی نەکردووە لە ڕاستیە وەم بە بڕای من ئەوە مخالفەیەکە مخالفەی قانونی ئیسپاتە دەکرێت و مەفروض وا بووکەوە ئەساساً ژن و پیا وەکو یەک شایەتیان وەرەگیرێ ناخۆلادانێ لە ڕاستیە ئەو باسکردنە مشەڕعی عێراقی زیاتر سەیری قیمەتی شایەتێکەکە سەیری شخصی شایەتەکە ناکە بۆ جاری وایە شایەتەکە پیاویژەیە و ڕاستیش ناکە بدرۆ شایەتەکەیە لەبەرەوە قیمەتی شایەتەکە گرنگە چەندە ئەو شایەتیە دەوری هەیە لە ئیسپاتکردنی ئەو واقع قانونیەکە هەیە ئەوە ئەساسی شەکەی و قانونی ئیسپاتیش و لە قانون ئوسوڵ محاکەماتیش کە باسی شایەتیەکە و قانون ئیسپاتیش کە باسی شایەتیەکە بە هەمان شێوە یعنی هەمان تەرزە و هەمان بۆ چون و هەمان وەزعی قانونیە لەبەر ئەوە مەوزوعی شایەتیدان یعنی حاڵەتێکە قانون ئیسپات و قانون ئوسوڵ محاکەماتیش لە ڕاستیە وەکو جنس و ڕەگەز و تخم جای نەکردوێتەوە تەنها گرنگی بە هەندێک ئالیاتی شایەتیدانەکەەوە کە چۆن لە بەردەم محکەمات درێسوێنە خوا و واقعی شایەتێکی چۆن بیون دەبێت پێویستە بە شێوازێکی ڕازگۆیانە شایەتێکی خۆی بە لە ڕاستی ئەوەی کە هەیە یاساکە توانی بڵین ئێستا ئەگەر بگرێت ئالیاتی قانون دوو بەشە بەشێکیان بابەتە
ئەو بابەتە سەرچیانی کە لە قانونە باس دەکرێن بەشێکی دیکەشیان ئالێتی جێبەجێکردنی قانونە. ئەم مۆزوعی کە جەناب ئیسارێکی ئەو بابەت پەیوەندی بە ئالیاتی جێبەجێکردنی یاساکەوەیە دەکرێت تعدیلی و یاسای بکرێت حاڵەتی سروشتێ چکە جۆرێک لە دژەوانی لە بینی ئەو حکومە و لە بەلگە شەرعی ئیسلامیانی و حاڵەتی سروشتیشە بەڵام خاڵێکی تر هەیە لە بیرمان نەچێویش ئەوەیە کە قانونی حقوقی قانونیەکە لە فقهی ئیسلامی وەرجێڕاوە لەبەر ئەوە چه بابەتەکانی و چه ئالێتەکانی ئیسباتکردنی ئەگەرێتەوە بۆ فقهی ئیسلامی لەبەر ئەو مۆزوع و تابع خاصی خۆی هەیە وەگەرنا قانونەکانی دیکە و قانون ئیسبات بزات کە قانونێکی ئیجرائیە فجاوازی لێوان شایەتیش پیاو ناکە. من بۆ خۆم شتم نووسیوەوە مەشارعیش تەقدیم کراوە لە کاتی خۆی ئەو ڕێکخراوەکانی ژنانیش و ڕێکخراوەکانی تری کۆمەلگای مەدەنیش هەندێک مەشارعیان تەقدیم کرد لە کاتی خۆ بەس مەشارعەکان دوو مشکلیانە یەکەمیان تەرەفەکەی بەرامبەر تەفاهمی ئەو حاڵەتی گۆڕانکاریانە کە دووهەمیشان ئەم مەشارعانەی کە تەقدیمەکران مشروعی متكامل نبوو هەندێک خەلەل و کێشەی هەبوو مقنع نەبوو بە کورتێکی لەبەرەوە جێگەی خۆی نەگرتەوە وەگەرنا بە بڕای من پێویستە دەستکاری شرکت چکە یاسا عادەتی دەبێت بەپێی هەر بەمروری زەمان هەر 20 ساڵ جارێک هەندێک تعدیلات بەپێی ئەو گۆڕانکارانەی کە لە کۆمەلگا ڕۆیە پێویستە هەندێک تعدیلات لە یاسا بکرێت لەحاڵی خۆی دەقەکە هیچ پشیلەیەکی نییە لە ڕاستی ئێستا قانونی حقوق شخصی بکە کێشەیەکی نییە کە سێرەکەی لەسەرەوە بخوارەوە هیچ کێشەیەکی نییە نە لە ڕووی ئەخلاقیەوە نە لە ڕووی مرۆڤیەوە نە لە ڕووی دینیش نە لە ڕووی قانونیش کێشەیەکی نییە قانونێکی جوان و ڕێگەوانە پێم وتم مەوزوعی جێبەجێکردنەکە کە پەیوەندی بە ئیجراءاتەوە بابەتەکە نا ئیجراءاتی جێبەجێکردنی یاساکەوە لە ئیجراءاتەکانە هەندێک کێشە هەیە ئەو ئیجراءاتانە سروشتێکە بکرێت ئەمە جێبەجێکردنی یاساکە لە ئیجراءاتی تریش هەر کێشەی هەیە